کەمی دەرمان لە نەخۆشخانە و ناوەندە تەندروستیەکانی ڕاپەڕین هاوڵاتیانی نیگەران کردووە بۆ بەدواداچوونی ئەو کێشەیە وەک تیمی ڕۆژنامەوانی پەیام چەند بنکەیەکی تەندروستیمان بەسەر کردەوە نزیک کاتژمێر 10 پێشنیوەڕۆیە ئەم دایە حاجیە دەڵێت هاوسەرەکەی هێناوە بۆ دکتۆری چاو لە کلینکی ڕاوێژکاری تەندروستی ڕانیە بەڵام نە دکتۆری لێیە و نە دەرمانیشیان هەیە ئێرەش مەڵبەندی تەندروستی کێوەڕەشە هاوڵاتیەک هاتووەتە دەرەوە دەڵێت لە کۆی 3 جۆری دەرمان کە بۆی نووسراوە یەک دانەی پێدراوە ئەوانی دیکە بەناچاری دەبێت لە دەرەوە بیکڕن ئەماش بەو بێموچەیە بارگرانی زۆر دەخاتە سەرشانی خەڵک ئەستا حاجیوانی ناشتێکی لە گوێ دیاردوێنی لێنەمان عیلاجی بۆ نووسی قەترەکەمان کڕی لە دەرێ بۆ لێرە نەبوو لە دەرێ نەبوو بە 4000 لۆ سەیدە لێرەمان کڕی لە ژوورێ نەبوو ناوەڵە نەبوو جا ئێستاژەوە هێنامەتەوە دکتۆر نییە دکتۆر نییە ناوەڵە ئەی دەڵێن کەنجی دێ وەڵڵی خوا دەزانێت کەس نازانێت من بۆ خۆم مانجبای 70000 دێ عیلاج کارەبای دڵم بەرزە و هیچ چاوری خوێن و چاوری جگەر و بێموچەیە بارگارانی باخوسی نیە ئێوە لەش دەرەوە لەش بەێ وەڵڵا ئەمن هەریشتیشم نییە خانە نشینێ بە 3-4 مانگ جارێکی ئێمەە وڵا لە 3 دانان 1 دانا بوو دەویدیوی دە و سەی دەلیانە بکە بارگرانی بەرە وڵا بارگرانی کووناکەویتە سەر شانی هەموو بلەتی بەڕاستی لاجەکان لە یەک خەزقانە هیچی چی دەبی لە دەرێ بەڵێ ئەرێوەڵا هەر زۆر کەمە ئێستا من بخۆم فەقەراتم هەیە 2 منداڵی کەمەندام هەیە دێم ئەلێرە وەرەقەی دێنم ئالەی دێنم دەچمە دکتۆری تەماشاڕەکەم هیچ نییە دەبێت ناچارم بچم لە سەیدەلێکی بۆ ئام بکڕم بەڵێ لە دەرەوە وەک تیمی ڕۆژنامەوانی پەیام پەیوەندیمان کرد با بەڕێوەبەری تەندروستی ڕاپەڕین بۆ گەیاندنی داواکاری و گلەیی هاوڵاتیان بەهۆی کەمی دەرمان لا ناوەندەکانی تەندروستی سنوورەکە بەڵام ئامادە نەبوو لێدوان بدات بەپێی بەدواداچوونەکانی پەیام لە ماوەی ڕابردوودا لە سنووری تەندروستی ڕاپەڕین چەندین دەرمان بەسەر چوون لە کۆگاکان و ناوەندەکانی تەندروستی بەهۆی مانەوەیان و دابەژنەکردنیان بەسەر نەخۆشدا لە بنکە تەندروستیەکاندا لە کاتێکدا بە پاساوی کەمی دەرمان لە ناوەندەکانی تەندروستی هاوڵاتیان ناچارن بڕۆن بۆ نۆرینگە و دەرمانخانە ئەهلیەکان و با بڕەپارەیەکی زۆر دەرمانە پێویستیەکانیان بکڕن ئەماش بارگرانیەکی زۆری خستووەتە سەر هاوڵاتیان بەتایبەت لە دۆخێکدا کاموچا دوا دەکەوێت و نرخی کاڵا و پێداویستەکانیش بەرزە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین